دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو پێدانی ڤاکسینی ڤایزەر دەستی پێ کردووە، بەڵام بەداخەوە بەرپرسانی حزبی استیغلالی ڤایزەریان کردیە و سرەبڕی لە هاوڵاتیان دەکەن لە بۆ وەرگرتنی ڤایزەر لە کاتێکدا پێشترێ سینیەکەش هاتبوو کە پێی دەگوترێت سینۆفارم و هەروەها ڤاکسینی ئەسترازێنیکاش هاتبوو. بەڵام ئەو دوو ڕۆژەی کە بەدواداچوونم لۆ کردیا دەرچوو کە بەرپرسانی حزبی بە سیارەی جامڕەشەوە لە بەردەمی سنتەری لێدانی ڤاکسینەکان ڕادەوەستن و بەبێ ناونووسین بەبێ تەزیلکردنی یا تۆمارکردنی پێشوەختەی ناویان سرەبڕی لە هاوڵاتیان دەکەن و ڤاکسین وەردەگرن. ئەوە لە شاری هەولێر، لە سلێمانی، لە کۆیە، لە پارێزگای دهۆک و هەروەها لە ئاکرێش ڕووی داوە. دەمەوێت ئەوە بڵێم کە پێیان دەگوترێت بەرپرسانی حزبی یا بەرپرسانی حکومی پێویستە هەست بە بەرپرسیارەتی بکەن بەرامبەر خوای گەورە، بەرامبەر وجدانیان، بەرامبەر هاوڵاتیان کە پێویست ناکە ئەو سرەبڕیە بکەن هەتا سرەی خۆیان دێ، با ئەوانیش وەکو هاوڵاتیان ناوی خۆیان بنووسن، کەنجین سڕیان هات ئەو کاتە ڤاکسینەکە لێدەن. بۆیە پێویستە پرۆسەی پێدانی ڤاکسین بە دادپەروەرانە بەڕێوە بچی. لێرەوە ئەمن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بە بەرپرس دەزانم لە هەر خروقاتێک کە دەکرێت لە سرەبڕیوە پێویستە لیژنەی وەزارەتی تەندروستی یاخود لیژنەک پێکبینی کە لە هەموو پارێزگاکان نوێنەریان هەبی لۆ ئەوەی گومانی ئەوە بڕەوێنەوە یاخود بە تەواوەتی پرۆسەی ڤاکسینەکە لێ بدرێت. بەڵێ ئەوە لە بۆ یەک دوو بەرپرسی قەیدینیان ڕاستە، بەڵام لە بۆ هەموو بەرپرسەکان نابی کە بەردەمی سنتەری ڤاکسینەکان هەموو سیارەی بەرز و جامڕەشە، ئەوە دادپەروەرانە نییە. و ئەگەر وایە پێویست بوو لە نەک تەنها لە ڤایزەر، پێویست بوو لە ڤاکسینەکانی دیکەش، لە سینیەکەش و لە ئەسترازێنیکایەکەش بەرپرسانی حکومی یاخود بەرپرسانی حزبی بۆ نمونە سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ڕەواندنەوەی دڵە ڕاوکێ لە پەردەمی ڕاگەیاندنەکان ڤاکسینی ئەسترازێنیکای لێداوە.